خاڵانە مسلمان عزیزەکان چوارەمیان ئەوش ئایەتل کورسیە ئینسانی ئیماندار دەستی پێوە بگرێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ بچێتە سەر جێگا لەسەر جێگا ئایەتل کورسی بخوێنێ ئەمجا فوێ بکاتە دەستیا و بیکا بە گیانیدا پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە بەسێتی چونکە شەیطان هەتا بەیانی توخنی ئەم مرۆڤە ناکەوێ هەتا بەیانی توخنی ئەم مرۆڤە ناکەوێ ئەو ئایەتل کورسیە بێتە قەڵغانێک ئەبێتە حیمایەکی دەورت مەلایکە حیمایەت دەکا دەخەوی دەنووی بە ئیسراحەت نە جنۆکە نە شەیطان ئەوانەی کە خراپن تووشی تۆ نایەن نە ئازارێ نە شکنجێ ئیلا مەگەر خواگیان خۆی نووسێتیەوە جیای لە قەدەری خۆی ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمان دەکات یان ئەگەر ئینسانێ مرۆڤێک پێغەمبەری خوا فەرمێ لە دوای نوێژە فەرزەکان مسلمان عزیزەکان زۆر جار بەداخەوە کە سەلام دەدرێتەوە یەکسەر هەڵس دەسێ و دەڕوا سێر پێغەمبەری خوا چییە فەرمێ پێغەمبەری نازدارە فەرمێ هەر کەسێک لە دوای نوێژە فەرزەکان هەر پێنجی سەلامی داوە ذیکرەکانی کرد بە تایبەتی ئایەتل کورسی خوێند و ئەمجا هەستا ڕۆیشت ئەڵێ لە هەر نوێژەکە پاش ئەمەی کرد و مرد ئەگەر ئەمەی کرد و مرد هیچ شتێ نابێتێ ڕێگری بچێ بۆ بەهەشت ئیلا مردن نەبێ هیچ شتێ نابێتێ ڕێگری ئێستا تۆ جومعە دەکەی دوای جومعە ئایەتل کورسیت خوێند کەسێ لە ئێمە هەستا و قەدەری خواوا بوو وەفاتی کرد پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بەینی ئایەتل کورسیەکەی و لەگەڵ بەهەشتا بەس مردنە کە مردەچێتە بەهەشت هیچ پاداشتی نییە سێت کە چۆن جا ئێمە زۆر جارە بینی زۆر کەم تەرخەمین کە سەلامی داوە جارە سەلامەکەتەوە بۆ ڕادەکەین ئەی تۆ بۆچی عیبادە دەکەی ئەی بۆچی لە گوناح خۆتە گریتەوە بۆ ئەوەی بچیتە بەهەشت و خوا لێت ڕازی بێ دەی ئەمە پێغەمبەری خوا ئەما وا دەفەرمێ وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى كيف فرمي پێغەمبەری خوا لە خۆی وەقسە ناکا إلا وحي هاتبێ ئایەتل کورسی دوای نوێژە فەرزەکان بخوێنێ هەر مسلمانێک هیچ شتێ پاداشتی نییە ئیلا بەهەشت نەبێ مەگەر مردن لە بەینیان نابێ پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام بتوانین ئەمانە لەگەڵ ژیانی ڕۆژانەی خۆمان کۆی کەینەوە نەینی لە دەستی خۆمان بچێ پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ بەیانیان بیخوێنێ یەواران بیخوێنێ ئایەتل کورسی لە ئەذکاری بەیانیان و ئێواراندا ئەفەرمێ ئەوە خوای پارێزێ بە ڕۆژە تا ئێوارە لە جنۆکە و ئێوارەش ئەیپارێزێ هەتا شەو هەتا بەیانی لە جنۆکە ئەمە ئەوە حادیسانەیە دەربارەی ئەم سونەتانە